بە بۆنەی ساڵیادی بڵێن ساڵیادی تێپەڕینی هەشتا ساڵی تەمەنی شێخ یوسف قەرەضاوی هەمووتان ئەیناسن پیاوێکی ناودار و گەورەیە لە عالەمی ئیسلامی. دکتۆر یوسف قەرەضاوی چەند ساڵێک لەمەوبەر کە تەمەنی گەیشتە هەشتا ساڵ کەناڵی جەزیرە دەعوەتێکیان کرد وەکو پێزانینێک لەو هەموو تەمەنەی کە ڕابردیە و ئەو پیاوە بەڕێزە هەر لە سەرەتای منداڵیەوە یوسف قەرەضاوی لە ناو تەدریس و علم پێگەیشتە و لە عائیلەیەکی دیندار پێگەیشت. خزمەتی زۆریشی کرد بە تایبەت لە کەناڵی ئەلجەزیرە کە کەناڵێکی عالەمی و مەشهورە هەمووتان ئەزانن. ئەو پیاوەیان داعوەت تەبعەن چەند کەسێکی ناوداریان هینا بوون قسەیان لەگەڵ ئەکرد و ئەیان دوان تەقدیری خزمەتی ئەو پیاوەیان ئەکرد. دکتۆر یوسف قسەیەکی زۆر جوانی کرد لە کۆتاییدا قسەکانی محاضەرەکە هەرمایە تۆمارە بڵێن نەگەر گوێ بدەنەوەی سیفادەی باشی لێ ئەکەن. طبعاً زۆر بە شان و باڵی ئەو پیاوەیان هەڵگۆت خزمەتی و مادووبوونی ئەو پیاوە لە سەڵانی ڕابردوو هەتا ئێرە هینایەتی بەو تەمەنەیە و خزمەتیشی باشی کرد بەڕاستی حەقیقەتەن واشە عنی سەنگەرێکی باشی گر خۆی نەگۆڕی لەبەرەی موسڵمانان بوو لەبەرەی مستەضعەفین بوو لە دژی زاڵمان بوو حەق بێژەشی بە معنای کەلیمە حەق بێژ بوو. دکتۆر یوسف قسەشی کرد گوتی پێم خۆشە گوێم لێ بگرن کاتم پێ بدەن بە من ئەو قسەی بکەم زان داخوا ئایا ئەو وەسفەی کە ئەنگۆل و من ئەیکەن و بەشان و باڵی من ئەڵێن ئایا فعلەن ئەمن شایەنی ئەو ڕێز و تەقدیرەیمە کە سەکۆیەکی ئاوام لۆ بەستن و لە کەناڵێکی ئاوا گەورە و عالەمی داعوەتم کەن و هەموو خەڵک بمان بینیت. گوتی جارێکیان چووینە وڵاتی ئەفریقیا بڵێ قاڕی ئەفریقیا یەکێک لە وڵاتانی کە فەقیرن کە هەژارن کە ئاینی پیرۆزی ئیسلام وەکو پێویست لە قاڕەی ئەفریقیا بەربڵاو نییە وەکوی کە لە قاڕی بڵێن لە ئەوروپا زیاترە. ئەفریقیا وایە دەڵێت چووینە شوێنێک کە ئیسلام تێیدا مەعروف نییە خەڵک نایناسی ئیسلام چییە. گوتی ئەمە لەگەڵ چەند خێرخوازێکی گەورە و دەوڵەمەند ئەمیشان لەگەڵ خۆ بگرن وەرە با بچین ئەچین لۆ ماوەی چەند مانگێک لە چەند شوێنێک لەو شوێنانە ئەسوڕێینەوە کە هەندێک قەبائیل و عەشیرەت هەنا هەرچی دینە نەیان گەیشتی تێ ڕاست هەندێک بووینە مەسیحی. گوتی گوندێکمان دەست نیشان کرد تەرجمانێکمان لەگەڵ خۆ بەرگوتان وەرە ئەو مەنتیقەی بڵێن دەڤەری سۆران مەسەلەن یان بڵێ وەکو قڕوان دەست وەکو خەلیفان ئاوا شوێنێک گوتی پارەشی باشمان لەگەڵ خۆمان بردبوو خۆمان ناساند ئەمە تەمەن سیمای موسڵمانیش دیارە بەتایبەت لە وڵاتانی ئەفریقیا ئەوانی مەسەلەن بڵێن ئەوانی قاڕی ئاسیا دایم دەگە قاڕی ئەفریقا لێ جیاوازن شکل وڵاتان هەموو دیارە. گوتی چوین خەڵکە پێشوازی لێ کردین تەرجمانی قسەی کردن کاکەوانە هاتینە ئەیانەوێت لۆتان باسی ئیسلام بکەن ئەگە گوێمان لێ بگرن. گوتی مەبلەغێک پارەشمان هینا بوو بەسەران تەوزیعکردن وەکو مساعدەیەکی ئینسانی. وەڵا گوتی خەڵکێکی زۆر کۆبەوە لە مەنتیقەشی هەمووی ڕەش و ڕوود پێخواز فەقیر هەژار دانیشتن گوتی تەرجمانەکەش بە زمانی ئەو مەنتیقێ لۆی تەرجماکردن و یەکە حاڵی بن. دەڵێ ئەمە لە گەرمەی قسان دابووین وتارم لەدەم باسی گەورەی ئیسلام و ڕەحمەتی ئیسلام و ناساندنی خوا و پێغەمبەر صلی الله علیه و سلم بەو خەڵکەی بیناسن. طبعا شتەکە لێوان نوو بوو یعنی شتەکە یەکەم جارە گوێیان لێ بیشتیوە. دەڵێ مە لەناو قسان دابووین دەنجی ئەو ناقۆسەی هاتەوەی دێرێ مەسیحان کە لە ئێدەنی مەسیحیان دەنجی قانوسەکەی هات و گوتی عالەمەکە هەموو هەستا. وەڵا منیش پێم سەیر وتم باشەوە چێوە ئەچن وەڵا ئەو جەڕەسە ئەو ناقۆسەی کە لێ ئەداتن ئەوە مەوعیدێکە لە بەینی ئێمە و قەشەیەکی. فکرم کردە وتم وەڵڵاهی ئەو قەشەیە زۆر لەمە مەرتر بووە دەستی خۆی پێش ئێمە هێخستیە. وتم کاکە تەواو ئەمیش دێم لەگەڵنگۆ وتی ئەمەش دین کە وتارەکەم تەواو کرد وتی ئەمەش دین ئەچینە ئەو شوێنەی کە قەشەکە دێ وتاری ئەدا و لێ خڕەبنەوە. دەڵێ وەڵای ئەمەش چوین دەگەوان چوین و قەشەکەش وتاری خۆی خوێندەوە باسی دینی مەسیحی کرد عەلەیهی سەلام ئەو دینی کە ئێستا ئەوان بڵێن پێی ڕەوی ئەکەن کە دینێکی منحەریف و بێسەروبەرە.
دەڵێ قەشە شوتاری خۆی خلاص کرد باسی دینی مەسیحێتی کرد و ئاوایە و ئاوایە و دوای کە خلاص بگوتم دەستم گوتم وەرە مەڕۆ بە ئەمرت و نەقسەی پێکەوە بکەین دەگە گوتی دەگە قەشەکەی دانیشتی وتم وەڵا وەرە پێم بڵێ بزانم ئەتوو لە چێ ڕاهاتی چەند ساڵە هاتی لۆ چه هاتی کو ئەتویان ناردی پێم خۆشە شتێکم لۆ باز بکەی من ئیسیفادەی لێ ئەەکەم وتیاکە وەڵا من لە وڵاتێکی ئەوروپی ڕاهاتیم لە خۆشترین شوێنی سەر ئەو زەویەی حکوومەت ئەم ناردیمە دەعمەشی باشم ئەکات وتی ئەمن ئەوە زیاتر لە 10 ساڵە هاتیمە ئێرە ژن و ماڵ و منداڵ و خۆشی وڵاتی خۆم ئەوروپان بەجێهێشتە لەو ئەفریقیایە فەقیر و هەژار و نەدار و ڕەش و ڕوت و گەرما و پڕ نەخۆشی و بێ خەدەماتی و بێ خزمەت دەوێت من لێرە ئەژیم گوتی کە قەشە ئەو قسەی کرد گوتی ئەمن زۆر تەریق بووم لە ناخی خۆمدا هەر زۆرم خۆ پێشەرمەزار هاتە پێشسا و بەرامبەر خوای گەورە قەشەیەک لە خۆشترین وڵاتی ئەوروپا ڕابێت واز لە ماڵ و منداڵی بینیت لەو ئەفریقای ئەسوڕێتەوە لەناو ئەو خەڵکە ڕەش و ڕوتە ئەسوڕێتەوە بەس لە ئەوەی گومڕانکە فێری بیان کاتە نەسرانی لۆ عەقیدەیەکی پوچەڵ مەبدەیەکی پوچەڵ لەوێ ڕاهاتیە دەستبەرداری ژیانی خۆی بووە بەس بتوانی مەسیحیەک لە جیهاندا زیاد کات ئەو خەڵکی دینی پێ نەگەیشتێت چیان پێ بڵێ ئەی وەرەگرن چونکە ئەو قۆمانەی وێنەر هەندێک شوێن هەیە هەرچی دینی لێی نییە هەرچی شتە نووسە ناو مێشی یوسف قەرەڵاوی کە ئەوەی جێڕاوە هەر ئەو کاتیش کە ئەشی جێڕاوە زۆر بە تریقەوە ئەی جێڕاوە بەڕاستی پێی وە دیار بوو یانی مەلامحی دم و چاوەڕوخساری باسی ئەوەی کردگوتی کاکە ئەمە شایانی ئەوە نیم ئێوە مێزگر لۆ من بەستن و بێن دابنیشن و باسی خزمەی چەند ساڵەی بکەن بڕۆن مەدحی ئەو قەشەی بکەن عەفیە کە ئەتوو لێنە ڕاهاتی خاک و وڵاتی خۆت بەجێهێشت بچێ شوێنێکی ئاوە خزمەتی بکەی کە یەک مەسیحی زیاد بێ لە جیهاندا گوتی ئێمە هاتینەوە لەوێ ڕۆیشت ئەو خەڵکە دینی مەسیحیەتی وەرگرتە بوونە مەسیحی و قەناعەتیشیان پێ هاتبوو و لە ڕێی مەسەلەن کەنیسەکانیشەوە دەعمی باش ئەکرا بەڕێزان ئەگەر ئێستا بە تەماشای ئەو جۆرە ڕووداوانە بکەین تەماشای ئەو زۆرە حەدەسانە بکەین گوێمان لەو زۆرە حەدەسان و چیرۆکانە ببیت بە ئێمەش خۆمان بینینە بەر چاوی خۆمان هەر لێرە مەچۆ هیچ وڵاتێک هیچ شوێنێکی دیکە هەر کەس لە گەڕەشی خۆی لە دەوامی خۆی لە فەرمانگەی خۆی لە بازاڕی لە دوکانی لە دەوروبەری لەگەڵ جیرانی لەگەڵ هاوڕێی ئێمە ئایا لە ئاستی پێویستین لە گەیاندن و تەبلیغکردنی ئەو دینەی